جوتیارانی کورد لە سنووری پارێزگای کەرکووک سەرباری کۆسپ و ئاستەنگەکانی بەردەمیان خەریکی دروێنەکردنی بەرهەمەدانەوێڵەکانیانن. لە باکووری کەرکووک کە ڕووبەرێکی فراوانی زەویە کشتوکاڵیەکانی لێیە و لە گوندە کوردیەکان پێک دێت، هیچ سایلۆیەک نییە بۆ وەرگرتنی بەرهەمی جوتیاران. مامبەکر جوتیارێکی کووردە دەڵێت لە بازگەکان و بە ناوی کێشانی بارەوە ئاستەنگ بۆ هێنانە ژوورەوەی دانەوێڵەکانیان بۆ سایلۆی باشوور دروست دەکرێت. ئەمانەوێت لەو منتیقەیە سایلۆی بکرێتەوە، دوورە بۆ ئێمە. ئەمە لە ئاخر منتیقەی لای حەویجەیە. کرێسارە لەسەرمان چەند ساڵە تەنی بە 10,000 ئین ساڵ بە 20-25,000 دێت. قەپانێ لە ڕێگەمانە ئێمە ساڵەی پردێ شوان مرکز قەزا نیوەیەکەوێتە ئەو دیوەوە. قەپانەکە زۆر کێشەیە بۆ ئێمە. ئێمە وەکو جوتیارانی کوردی سنووری کێرکووک بەڕاستی کێشەی نەبوونی سایلۆمان هەیە، بە تایبەت لە منتیقەی با بڵێن باکووری کەرکووک سەرەوەی کەرکووک لەبەرەوەی لە هەموو هەرچی سایلۆ هەیە کەوتۆتە خوار کەرکووکەوە کەوتۆتە باشووری کەرکووکەوە. ئێمە وەکو جوتیار دەبێ بەبان کۆمەڵی سەیتەرە و کرێ سیارەی زیاد و بۆ ئێمە زەحمەتی هەیە. یعنی ئێستا مشکلەی قەپانێکمان هەیە لە کەلسێکانیان قەپانەکە علاساس بەناو حکومیە لەوێ دەبێت قایمەمان بڕۆ بۆیە کاتی ئەچین سەیرەکەن قایمەکان نەڕۆیەوە لەوێ تووشی بەڕاستی هیلاکەت دێ. لە ساڵی 2012 بڕیاری دروستکردنی سایلۆیەک لە سنووری ناحیی شواندرا، بەڵام جێبەجێ نەکرا. شوێنی دروستکردنی سایلۆکە گوازراوەتەوە. ئێستا 200 دۆ نمزەوی لە سنووری دووبز بۆ دروستکردنی سایلۆ تەرخان کراوە. لە دوای جێبەجێکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2023 دەچێتە بواری جێبەجێکردنەوە. تم تخصيص قطعة أرض 200 دونم لشركة العامة لتجارة الحبوب في قضاء دبس وتم 200 پارچە زەوی بۆ کۆمپانیای بازرگانی دانەوێڵە تەرخان کراوە لە قەزای دووبس و خراوەتە پلانی 2023 لە چوارچێوەی پلانی پارێزگای کەرکووک. پشت بەخودا هەوڵ دەدەین بۆ زیادکردنی پێگەکان بۆ پێی پارێزگای کەرکووک لە پارێزگا بەرهەمهێنەرەکان و لەلایەن وەزیری بازرگانی و بەڕێوەبەری گشتیەوە گرنگێکی تایبەت بە پارێزگای کەرکووک دەدرێت. مدير عام شركة العامة لتجارة الحبوب لمحافظة كركوك. 24 کاتژمێر لە ڕێگەی 4 سایلۆوە بەرهەمی دانەوێڵی جوتیاران وەردەگیرێت. یەکێ لە سایلۆکان لە باشووری کەرکووکە و دوانی تریان لە سنووری حەویجەن. دانەکەی تریش لا تازەیە کەچی لە باکوور و ڕۆژهەڵات کە ناوچە کوردەکانە هیچ سایلۆیەک نییە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.